نەیانهێش قسەکانم بکەم، کەس گوێی لێ نەگرتم. یەکسەر کوشتیانم و لە بەشێکی چۆڵی گۆڕستانی سەیوان فڕیانیام. من ناوم ژیانە، تەنیاش نیم لێرە. ئەوانی لەم گۆڕانەیە ڕاکشاون، وەک من کوژراون. هەرچەندە یەکمان نەبینیوە، هەرچەندە ناوی یەک نازانین، بەڵام یەک قەدەرمان هەبووە. لە بری ناوی خۆمان ژمارەیەک لەسەر قەبرەکانمان دانراوە. ژمارە 17 براکەی خنکانی، ژمارە 46 باوکی بەهاندانی مامی گول لە بارانیان کرد. منیش سووتێنرام. بەر لە کوشتنمان وتیان ئێوە بێشەرەفن، چەند ویسمان بەرگری لە خۆمان بکەین، دادی نەیەین. ئێستا بێکەس ماوین، نەکەسەمان ناسێ، نەکەس سەردانمانەکات، کەسیش گوڵێک لەسەر گۆڕەکانمان دانانێت. کاتێ چیرۆکی ئەو گۆڕستانە دەبیستی و سەردانی دەکەی، هەستێکی غەریبی قوڵ دادەکرێ. لێرە هەست بە ئیهانەیەکی بێسنوور دەکەی بە مرۆڤ. ئیهانە گەیشتووەتە ئەو ڕادەی کە بە کوشتن نەوەستن، بەڵکو ناوەکەشت لێ بستێننەوە. ئێمە دەزانین لە هەر جێگایەکدا قوربانی وەک نەفرەت لێکرا و تەماشا بکرێ، تاوانبارێک وەک پاڵەوان سیر دەکرێ. بکوژی ئەم ژنانە تەنها بەوە نەوەستاون کە ژیانیان لێ سندونەتەوە، بەڵکو لە دوای کوشتنیشان تەرمەکانیشان نەناشتون و لە سەلاجەی مردوخانەکان بەبێ کەس فڕێیان داون. من لە ئێوە دەپرسم، کێ ئەو مافەی بە مرۆڤێک داوە کە ژیان لە مرۆڤێکی دیکە بستێنێتەوە؟ کام پێوەری ئەخلاقی و وجدانی، کام پێوەری ئاینی ئەم مافەیان بە مرۆڤ داوە شوناس لە کەسێکی تر بستێنێتەوە؟ ئاخر چ جەهالەتێک لەوە گەورەتر هەیە پیاوێک دەستی بچێتە خوێنی خوشکەکەی، هاوسەرەکەی، کچەکەی؟ کەی لەوە تێدەگەین شەرەفمان پەیوەست بە ناخ و ڕەوشتی خۆمانە، نەک ژیان و هەڵس و کەوتی کەسێکی تر. هیچ شەرەفێک لە ژن کوشتندا نییە. من لێرەوە داوا لە شارەوانی دەکەم چیتر ڕێگان نەدەن ژنێکی دیکەی ناسرا و بەو شێوە ناشایستەیە لەم گۆڕستانانەدا بە خاک بسپێدرێن. شەرمەزاریەکی گەورەیە ڕێگا بدرێ گۆڕە پێشوناسەکان زیاد بکەن. دەزانم لەناو بازاڕی ئێستەی سیاسەتدا ئەم قسانە و ئەم هەڵوێستانەی ئێستەی من ڕەنگ بێ کڕیاریان نەبێ، بەڵام وەک بیر و باوەڕ و مەبدەئی سیاسی خۆم ئەمڕۆ پێتان ڕادەگەیەنم، نەک تەنها لەم 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژ بژنان، بەڵکو لێرە و بەدواوەوە ئەگەر تونند و تیژی دژ بژنێک بکرێ، هەموو دەسەڵاتی سیاسی و یاسایی و کەسایەتی خۆم بەکارەهێنم بۆ دەستگیرکردنی تاوانباران تا ئەو کاتەی بە سزای یاسایی خۆیان دەگەن. ئەوەندەش بە خانمانی نیشتیمانەکەم دەڵێم گرنگ نییە تۆ من یان کەسێک لە ستافەکەی من بناسی، گرنگیش نییە چ ڕەنگێکی سیاسی یان کۆمەڵایەتی دیاری کراوت هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان پشتیوانت دەبێ و لە ئێستادا هێڵی گەرمی 1990مان هەیە کە تایبەتە بەو کەسانەی کە تونند و تیژیان بەرامبەر کراوە و هەڕەشەیان لەسرە. بەڵام ئەم ئەرکە بە تەنها بە حکوومەت ناکرێت، بۆیە داواتان لێ دەکەم هەمووان پێکەوە بەشدار بین لە کەمکردنەوەی تونند و تیژی، چونکە ئەمە تەنها پەیوەندیدار نییە بە ڕێکخراوەکانی ژنانەوە، بەڵکو دەبێ لە هەموو لایەکەوە کاری بۆ بکرێت تاکو پێکەوە بتوانین کۆتایی بەم پەڵەی شەرمی ژن کوشتنە بهێنین. بیریشمان نەچێت لە پشت کوشتنی هەر ژنێکەوە بە تەنها پیاوێک نییە وەکو تاوانبار، بەڵکو کەلتور و عەقلیەتێکی داخرا و نەریتێکی دژەژیان هەیە.